شلون خلاص ئێمە وەکو سەنتەری چالاکیە وەرزشەکانی خەلیفان بە هەمەهانگی سەنتەرە چالاکیەکانی وەرزشی هەولێر هەستاین بەکردنەوەی ئەم خوڵە بۆ گەنجان و لاوانی سنوورەکەمان. لەم خوڵەدا 12 تیپ بەشدار بوو و لە کۆتاییدا 4 تیپ پێشنیهاییان کرد لەسەر یەکەم و دووەم و سێم و سوپاس وەکەین و بەخێراتنی گشت میوانە بە ڕێزەکانەکەین. سپاسی ئەنجومەنی لاوانی کۆمەڵی ئیسلامی دەکەم، دەستخۆشیان لێ یەکەم بۆ ئەو خوڵە دەستیان خۆشببی وەلەو گەنجانی غەلیفان بێبەشن لە هەر ساڵاکی و خولێک و پێویستیان بە هەموو شتێک هەیە، پێویستیان بە تۆپی پێ نەئیلا تۆپی پێ سەلا تێنس ئەوانە ئەو جۆرە شتانە دەستخۆشیان لێ یەکەم. زۆر سپاس بێزانین بۆ دەستەی ڕێکخەرانی ئەم خوڵە لەخی ناوچەی خەلیفا کە لەخی کۆمەڵی ئیسلامی و دەستخۆشی لەوان شکەین کە هەستاینە بەکردنەوەی ئەم خوڵە بەڕاستی شتێکی باشە بۆ گەنجانی شارەکەکە لەم جۆرە خولانە بکرێتەوە سەر ڕای کەم و کوڕی هەر کەم و کوڕێ بەڵام هاتوانیان بە شێوەیەکی باش دەورەکە بەڕێوە بەرن و دەستخۆشی لە کۆمەڵی ئیسلامیەکەین کە هەستا بە ئەنجامدانی ئەم خوڵە هیوادارین لە داهاتوشدا بەردەوام بن لەکردنەوەی ئەو خوڵە بۆ گەنجان دەستخۆشیان لێ یەکەین بە هیوای ئەوەی کە لە داهاتووی نزیک خزمەتی زیاتر بە گەنجان و لاوان بکەن دەستخۆشیان لێکەین.